وڵا بێدان بۆ ڕاستیش بێن بەڕاستی خەڵکی ڕانیە زۆر زۆر میوان دۆست و ینی ئەم ماوە پێشۆیەک دوو جارێک ڕێم کەوتە ڕانیە زۆر زۆر گەرم و گڕن ڕەنگە بەراورد بە ناوچەکانی تر هێشتا لەوێ میوان دۆستی و گەرم و گڕی زۆر زیاتر ماوەتەوە لە جێگەی خۆیاتی ئەمە خۆشحاڵی ئەمێ دەکەین تەواوی ئەو کللتورە جوانانەی کۆمەڵگای کوردەواری لە زۆربەی ناوچەکان بمێنێتەوە وەروە ئێمەش ئەو لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەو وشیارەمان هەبێ ڕێز لە سنوورەکانی کەسانی بەرامبەر بگرین لە کاتی جێبەجێکردنی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. بەڵێ ئەزیزان ئەو گەرم و گوڕیەی کالنە و کۆمەلگەی کوردەواریە هەبووە جێ دڵخۆشی هەمومان بۆ بەڵام دەبینین سەرڕای ئاسانکاری هۆکارەکانی پەیوەندیکردن هێشتا پەیوەندیەکان بەرەو لاواز بوون دەڕوا وەک لەوەی گەرم و گوڕی پێوە دیار بێ بۆیە لێ هەمیشە باز لەوە دەکرێت بۆ پەیوەندیەکان لاواز دەبن بۆچی ناتوانین وەکو پێشتر گەرم و گوڕێکمان هەبێت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان بەهێزکەین. ئەمڕۆ باسیێن بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا خالید ڕەسوول توێژەری کۆمەڵایەتی لە شاری ڕانیەوە لەگەڵماندایە. مامۆستا خالید دەم کاتت باش هیوادارم کە زۆر باش بن بەو پرسیارە دەست پێ دەکەم کە ئایا بەڕاستی کۆمەلگای کوردەواریش وەکو کۆمەلگاکانی جیهان بەرەو مادیگەرایی دەڕوات و خەریکە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تیدا بە شێوازێکی بەرچاو کاڵ دەبێتەوە؟ سڵاو بەڕێز و هەموو بینەر و بیسەرانتان بەدڵنیاییەوە هۆیەکانی ڕاگەیاندن پەیوەندیکردن لایەنێکی دووسەرەیە وەکوشم شێرێک وایە دووسەری هەیە لایانی باشی هەیە و لایانی لاواز و خراپشی هەیە. سەبار پەیوەندی بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا خالید ڕەسوول توێژەری کۆمەڵایەتی لە ڕانیە گرفتی تێکەوت بۆ مێدەی بێتەوە وەک لە ڤیدیۆکە دەرکەوت هاو نیشتیمانیان ڕابۆچوونی جیاوازیان هەبوو بەشێک لەوان باسییان لەوە کرد کە دەچینە ماڵەکان سەردانەکەین بەڵام ئەو کەسانەی کە خاوەن ماڵەکەن یاخود چوین بۆ لایەن خۆیان سەرقاڵەکەن بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا دەقەیەک نییە دوان نیەسیانی ئەمە کللتورێکی ناشرینەوە ئاکا کە ئەوەی دێتە لات بێزار بە یا جارێکی تر نێتەوە سەردانت نەکا جۆرێک لە جۆرەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان یەکێک لە هۆکارەکانی گەڕاندیانەوە بۆ ئەو بابەتەی خۆ خەریککردن بە بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە نەک خودی تەکنۆلۆژیاکە. بەڵێ مامۆستا خالید فەرموو بەردەوام بە لەسەر سەرنج و پێشبینیەکانت. بەڵێ پێشوی بچینۆلێ مامۆستا خالید تا ئەو ئامادە ئەوێ کۆمەڵێک شت هەیە لە کوردەواریا باسی لێوە کراوە وەزان پندێکیشەی ئەڵێ نانە جوین بێت و خوڵکە گەرمین بێ جاجاری وایە ئەگەر خوڵکەکەوت گەرم بێ هیچی واش میوانداری بە هیچێکی واش میوانداری نەکەن هەر دڵت خۆشە بەڵام جاری وایە ئەوەندە خوڵکەکە ساردە حەز ناکە ئیتر نانی جۆ هۆنی ئاپۆزیە دەستی هەموو کەس ناکەوە جاران بوو بەڵام ئەو پەندە بۆ ئێستا شەڕی گونجێگەر بیگونجین لەگەڵ سەردەمی خۆمانە گەر مامۆستا خالید ئامادە بێ دەچینەوە لای مامۆستا خالید بۆەوەی سەرنج و تێبینەکانی خۆی سەبارەت بەو پرسیارە بخاتە ڕوو کە پرسییم ئایا بەڕاستی کۆمەلگای کوردی شاوشێوی کۆمەلگاکانی جیهان کاڵبوونەوەی بەخۆبینیوە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا؟ سوپاسان دەکەم سڵاوڕێزم بۆ بیانەکان و بیسەرەکانت تا ئێستا لە هەرێمەکەی ئێمە بە تایبەتی کە زیاتر لێرە لە دەبەی ڕاپەڕین پەیوەندیەکان بەهێزن سەردان و هاموشۆ لە بۆنەکاندا لە بەهانەوە چوون و لێ قەوماوان و لە سەردانیکردنی کەس و کاردا هەنگاوی باشی ناوە بەڵام ئەویش بە شێوەی شارەکان دیکە و ناوچەکان وڵاتەکان دیکە کاریگەری کردوێتە سەر بەڵام هێندێک جاریش هەیە وا پێویستە بۆ نمونە قوتابیەکت هەیە لە خەریک خوێندنە لەو کاتەدا پێویستە سەردانکردن کەم بێت و بشزانین کە سەردان دەکەین بۆ لای نەخۆش و بۆ لای پەکەوتەکانیان بە پێی پێویست بۆ نهەیە دەچێت لای نەخۆش زۆر دەمێنێتەوە کە زۆر مایەوە بێزار دەبێت یان زۆر جار هەیە دەچین بۆ لای کەسێک ئەوەندە مەشغوڵە بە مۆبایلەکە و بە ئەنتەرنێتەکەی وا دەزانی ئەتۆ غەریبی هەست بە بێزاری دەکەی دەتەوێت زوو هەستی یان جارش کە نەچیەوە و زۆر جاریشەیە خەڵکانمان بە بواری ئابوووریەوە سەرقاڵن دوکاندارن کەمتر دەپڕژێن سەردانەکانیان بکەن بەڵام دەڤەرەکەی ئێمە بەرەبەرە بەرەو خراپبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان چووە ئەلحەمدوللا تا ئێستاش ئوتێل و ئەو شوێنە
مانەوەکانی گشتیمان کەمە هەمووی تایبەتن خەڵک سەدامان دەکات لە شارەکانەوەش سەدانی خەڵک دەکەین. ڕێزگرتنی میوان لەم دەبەرە جیاوازە، سەداکردن زۆرە. بە پێی ناوچەکەی ئێمە زۆر باشە، هەتا ئێستا بەرەو پێشەوەین پەیوەندیەکانمان خراپ نییە. کاڵبوونەوەیەکی کەم پێوە دیارە، هۆیەکانی پەیوەندیکردن زۆر جار هەیە جێگە دەگرێتەوە. مامۆستایانی ئاینیش زۆر جار ڕێنماییمان دەکەن، دەڵێن بۆ تەعزیەیەکی شارێکی دوور پێویست ناکە ئەوەندە شەقامەکەتن جاڵکەی و خۆشت بە هیلاک دەی، پەیوەندیەک کافیە، پێویستە لەو کاتە پەیوەندی بکەیت و ئاگامان لێک بێ. ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بەڕاستی چێژیان هەیە، هەچ کاتە پەیوەندیەکان بەهێز بوون خۆشیەکانمان زیاتر دەبن، هەر کاتێ پەیوەندیەکان لاواز بوون گۆشەگیر دەبین، داخراو دەبین، ئەوانە هەموو زیانی هەیە. هیوادارم لە شارەکانی کە چاو لە دەڤەرەکەی ئێمەکەن بەو ئومێدەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەهێزتر بن، خۆشەویستیمان زیاتر دەبێت، ڕێزگرتنمان زیاتر دەبێت، ئاگامان لێک دەبێت. ئەو تامەی لە پەیوەندی و سەردانی کۆمەڵایەتی هەیە لە هۆیەکانی ڕاگەیاندن و پەیوەندیکردندا نییە. باوەڕکە کە دەچینە زۆر شاریکە کە دەڵی خەڵکی ڕانیم دەڵێن شارە میوان دۆستەکە یان زۆر ناوی شتی خۆشترمان پێ دەڵێن. مامۆستا خالید، وەڵا وایە من هەر لە سەرەتای بەرنامەش وامزانی میوانەکەمان لێرەیە نەمزانی لە ڕانیە، ینی ئەوەی ئەترافم کردەوە نەبوو خۆتان لە ڕوون. با بچمە سەرەوە بابەتەی ینی بەڕاستی ئەو ڕەژبین نەبین، ئەمەوێ وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی چەند خاڵێک دووروژان لەبەرەوەی کۆمەڵی خەڵک سەرقاڵە بە ئیشکردنەوە کاتێکی زۆری لە ئیش ئەڕوا، یان وەکو باس کرد قۆناغەکانی خوێندن خەڵک جاران ڕەنگە کەمتر قوتابی هەبووە، ئێستا قوتابی زۆرە، هەموو ماڵی قوتابی هەیە، وا ئەکات کەمتر کاتمان کەمتر بێتەوە، واتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گۆڕانکاریان بەسەرهاتۆ یا کاڵبوونەتەوە، چۆن کاڵبوونەوە خراپە، بەڵام واقعێک دروست بۆ من هەمان کاتەکەی جارانم نیە، بەڵام خۆ ڕەنگە هەمان ڕوحیەتەکەی جارانم هەبێ. لەسەر ئەم خاڵا مەوێت تۆزێک بەڕاستی باونش ڕەژبین نەبین، پێم وایە هێشتا هەر ئومێدێکی زۆر هەیە، وانییە مامۆستا؟ من ڕەشبین نیم، بەڵکو گەشتبینم، بەڵام کاتێک کە قوتابیەکەت خەریک تاقیکردنەوەیە پێویستە کە سوکارەکەی تەلەفۆنێ بکە لە دەرگا بدا، کەوتیان مەجالمانە ببوورە بۆ شەوێشکە لامان ئاسایی بێ. بەڵام من ڕەشبینەکەم لەوەیە کاتێک چێ ماڵە خزمێک دراوسەیە کرد ئەوەندە مەشغوڵە کوڕەکانی کچەکانی زۆر جارەیە بۆ خۆیان بە فلیمێکەوە بەرنامەکان ئەوەندە ئەڵقەیەدا نەبڕێ، ئەوانە خەفەت داتە ئێمە دەنا بە تەکید لە بازارکەیەکتە دەبینین وەڵا کاکەجان ئەوەندە بە گەرم و گۆڕیەکتە دەبینین خەڵکانەکەیە زۆر جارە ناوچەکەی ئێمە کە بە ئێرانەوەیە هەردوو لا کوردن، هەر پەیوەندی زۆرە لەگەڵ شارەکانی هەولێر، لەگەڵ سلێمانی، لەگەڵ گەرمیان، لەگەڵ بناری قەندیل، ماشەڵڵا خەڵکە زۆر زۆر گەرم و گوڕە. مامۆستا خالید چی وای کردو ئەو زۆریە بمێنێتەوە، واتە بابزانین سوودی لێوەرگین بۆ ناوچەکانی تریانی ئەو تامان هەموو یانی ئەوە قسەی منیە، هەموو کەس زانێت دەڤەری ڕانی و پشدەر و توێن و یان با بڵێن ئیدارەی ڕاپەڕین هەر بەڕاستی میوان دۆستن، یانی ئیترەوە مناقەشەی ناوێ. چی ئەو کلتورە جوانە، چی ئەو هۆکاران، چی ئەو جەوەی هێشتۆتەوە ڕەنگە لە شوێنێکی تر تۆزێک کرچ و کاڵ بێ؟ بەڵێ تاپەن هەتا شار گەورەتر بێت پەیوەندیەکان کەمتر دەبن، گەیاندن و گەیشتن زەحمەترە. لەڤەرەکەی ئێمە بچووکترە لە چاو شارێکی وەکو سلێمانی و شارێکی هەولێر و وڵاتێک یان شوێنێک، هەتا بچووکتر بینەوە پەیوەندیەکانمان بەهێزتر دەبن. لەگەڵ ئەوەشدا خزمایەتیمان زۆر لە مەتیقە، خزمایەتی، پەیوەندی ناسیارەتی، ئەوانە هەموو هۆکارن و تام لە قسەی یەکتر دەکەین. باوەڕکەن قسەی پشدەریەکان زۆر بەناوبانگە، ئەنی ئەوەندە بەخۆشی جویان لێ دەگرن خەڵک حەز دەکات. بەڵام زۆر جاریشەیە هەندێک یاری هەیە کە خەڵک بێزار دەکات، دەچی سێ چوار بەڕێز لەوێ خەریکی دۆمینە دەبن یان کارشکە دەبن، تەمەشا دەکەی ئەو دانیشتە لێ بێزار دەبی، ئەوانسە قاڵش دەکەن. بەڵام کاتێک گوێ لە پیرەکان و بەڕێزەکان و شارەزەکان و مامۆستایانی ئاینیمان دەگری مەجلیسەکە خۆشتر دەبێت. ئەم دەڤەرە بە حکمی ئەوەی ناوچەیەکە خەڵکە زیاتر پابەندی بوارە کۆمەڵایەتەکان و ڕۆ ئاینەکەیە، ئەو بوارە هەیە تەعزیەک دەبێت، تەعزیە کەممان قەڵەباڵغی هەر پێوە دیارە، کامەی کە بڵێن داوازە جارێک کە خەڵکی غەریب بێت، خەڵکانی ئێمە وەکو خزمەکەی خۆیان دەچن هەتاوەکو ئەو مرۆڤە هەست بە کەمکوڕی نەکات، بە خەڵکی خۆی دەزانن. پندێک شەیە لە ڕانیا دەڵێ هەر کەسێ ئاوی قولەی خواردەوە هەر دێتەوە، جا خەڵک زۆر سەدامان دەکا و ئەو پەیوەندیانە لەوە
لە کۆنەوە لە ڕێی باو باپیرانمانەوە خەڵکەوە گەیشتووە و ئێستاش هەر بەردەوامە بەهۆی ناسیاری و بچوشی ناوچەکەمانەوە لەگەڵ ئەوەشدا خەڵکیشی زۆر هەیە ڕێعاتی ئەوە دەکا کە لە سەدای نەخۆشات چۆن بە یەکتر دەڵێن فڵان کەس نەخۆشە با سەردانی بکەین ئەوانە هەموو هۆکارن کە لە ناوچەکەی ئێمە ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە هەر بەهێزن. کاتە مامۆستا خایبا بچینە سەر کڕۆکی بابەتەکە هۆکارەکان چین کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاواز دەکات بۆ ئەوەی کە هەمووان بتوانین سوودی لێ ببینین ئەگەر هاتو ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە هەشمانە لەوە زیاتر بەرەو لاوازتر بوون نەچێ هۆکارەکانی بزانین چییە بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانە بە پتەوی بهێڵینەوە. بەڵێ هۆکارەکان زۆرن ئەش لەوانە هۆیەکانی پەیوەندیکردن ئێششکە لەوانە ترس بۆ نمونە زۆر کەسەیە لە ڕێ ئەم سۆشیال میدیا ئەوانەوە کە شتێک دەبیستێت لە ماڵی فڵان کەس ئەوە ڕووداوە با تێکەڵان نەبین با بەهۆی ئەو سەردانەوە یەکتر لە ناسیوە تووشی لادان و خراپبوون ئەوانە هۆکارن. ئشکە لە هۆکارەکانی کە بواری ئابوووریەکە بەرتەبەقەی بەرزونزم زۆر کار دەکات دەسێتن هێندێک جار کە دەچی کابرا عەرضی شتەکانی دەکات بەها کۆمەڵاتیەکان ڕێزگرتن و ئەوانە بەلاوە دەنێ ناسەر ئەوەی کە تۆ کاتت بۆ ئەو داناوە تۆ ئەوت بە بەهاداناوە بەرز حساب کردووە سەردان کردووە ئەم ترسە ئێشێکە لەوەی کە ئینسان زۆر تێکەڵ نەبێت و ئێشێک لە لاوازیەکان و هۆکارەکان گەیاندنە تۆزە زەحمەتر خەڵک دەگا بە یەکتر بەهۆی جنجاڵی شارەکانەوە باوەڕکە جاری وایە لە تڕابلایەت و لەوانە سارێک دەبین چەندی جار بەبێ هۆ دەسوڕێتەوە ئەگە تۆ هیچ پێویستەکردنەوەی پێویست ناکە ئەوەندە ڕێگاکە جەنجاڵکەی و خەڵک نەتوانێت سەردانی بکات. یەکێک لە هۆکارەکان پێشتر خەڵک بە کشتتوکاڵەوە سەرقاڵ بوو لە کشتتوکاڵیش کاری هەروەزی هەبوو زیاتر یەکترمان دەدی لە پەیداکردنی بژێویدا و هەروەها لە بەخێوکردنی ئاژەڵدا بەڵام ئێستا زۆربەی خەڵکە بە تێکڕای یان فەرمانبەرە یان پێشمەرگێلدا یان لە دام و دەستگاکانی کە فەرمانبەرە ئەوانە هۆکارێکن و خەڵکانیش بەهۆی بژێوی ئەوانەوە و زۆر کەسشمان هەیە لە ئەنجامی ئەم بارە ئابووری سەختەی وڵاتی بەجێ هێشتووە لاوەکانمان کەم بۆ ژن و شوونخوازی کەم بووە ئەوانە هۆکارن. بڵێ مامۆستا ئەی چی بکەین بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێزتر بکەین واتە بێجگە لەو هۆکارانی کە دەبنە هۆی لاوازی خۆ ئێمە دەتوانین کار لەسەر خۆمان بکەین ئەگەر بیری کەسێکمان کرد سەردانی بکەین یان گەر نەمانتوانی زۆر لێمان دوور بوو تەلەفۆنێکی بۆ بکەین بۆ ئەوەی کە ئەم کەسە هەست بکا کە ئێمە ئەم کەسە گرنگی پێدەدەین و هێشتا پەیوەندیکی کۆمەڵاتی باشمان لەگەڵیا هەیە بۆی بەدەمیەکەوە بین لە خۆشی و ناخۆشیەکاندا. بەڵێ پرسیارەکە زۆر جوانە چۆن وا بکەین تەمان ئەم کۆمەلگایە کە زۆر بۆ لە خێزانەوە زۆر بووە دوای لە خێزانێکەوە بۆتە چەند ماڵێک و چەند گەڕەشێک و دوای بۆتە چەند شارێک و بۆتە چەند وڵاتێک تامان دەبێت لە خێزانە دەست بکەینەوە لە ماڵەوە مەسەڵەن باوکو دایکەکان لەگەڵ مناڵەکانیان ئاش بنەوە ئەو کاتێک کە بێکەوە دانیشتون سەرقاڵی مۆبایل نەبن گوێ لێکتر بگرن بەها بۆ دانن هەر قسەیەک لە کەسوکاریانەوە بێ بە گرنگ و بەڕێکی وەریگرن و هەروەها لە دوای دایک و باوک بۆ براکان و بۆ خاڵ و بۆ مام و بۆ پور و جا ئەم پەیوەندیە سەردان باشترە لە هۆیەکانی پەیوەندیکردن بۆ کە دەچی تامی هەیە وەکو بڵێ قەرزدار دەبێت ئەو ئەگە تۆ لێ دەپرسی نەخۆشەکە تۆش نەخۆش لێت دەپرسێتەوە تۆ تەعزیەکەت هەیە کە تەعزیەت هەبوو ئەویش دێتەوە کە نەخۆشەکەت هەیە بە هەمان شێوە سەردان دەکاتەوە کەواتە پەیوەندیەکان وەکو بڵێ دەستیاوە ئێمە نەترسین لە هێندێک ماڵ کە دەچی بەستی وامدا بەڵام ماڵی جووا هەیە کە دەچی ئەوەندە بەڕێزەوە ئەوەندە ڕێز دەگرێ ئەوەندە باس و خواسی خۆشەیە ئەسڵەن هەر باسی ڕێزگرتن و خۆشەویستیە پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز دەبێت خۆشەویستی زیاد دەبێت خەفەت کەم دەبێت ئەو شەو زۆر بە ئاسوودی دەنوی ئەگەر شەوێک میوانت نەبێ باردوخەلێت دەسێت سەیری تەلەڤیزۆن دەکەی و زۆر شتی باشی لەم مەتیقە پەیدا بووە لە زۆر ماڵان ئەوەی کە پێڵەن ژوودی میوان یان دیوەخان تەلەڤیزۆنیان لا بردووە خەڵکە گوێ لێک دەگرێ ئەوانە هۆکاری باشم بۆەوەی کە پەرەی پێ بدەین تاوەکو زیاتر پەیوەندی کۆمەڵاتەکانمان بەهێز بێ و ئەگەر چوونە لایەکتر بەها بۆ ئەو سەرداندانێن بە خەراتنجی گەرم گوڕ ڕاستە خۆ نەکەوینە گلەی و گازندە لە یەکتر بەڵکو
بە خێراتنێکی زیاد لە پێویست ڕێزگرتن هەر بەدەم کەسی لای هێندێک خەڵک بۆتە خواردن و خواردنێکی باش و ئەوە زستانە کام گۆشتە بخۆین و ئەوە هاوینە کامان سوکە ئەو بەهارە کامان نا با گرنگی بدەین بە ڕێزگرتن و بە خێرهاتن و بەهای ئەو سەدانە و بیگەین بە شوێنەکانی کە ئەوانە هۆکارم بۆی پەیوەندەکانمان بەهێز بێتەوە. مامۆستا ئاینی ئیسلام وەک دەزانین زۆر گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتەکان داوە. ئێمەش میلەتێکی موسڵمانین. دەکرێت ئاینی ئیسلام ببێتە هۆی پتەوبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان پێویستە مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێکیان هەبێ لە مینبەرەکانەوە بۆ ئەوەی کە ئێمە هەم ئەو نەریتە جوانەی کە هەمان بۆ هەمووکو ئاینی ئیسلامیش کە بەدەم خەڵکەوە بین گرنگی زیاتری پێ بدەین ببێتە هۆی پەیوەندی کۆمەڵایەتێکی باش لە نێوانماندا و تێ بکەین. بەڵێ زۆر ڕاستە کاتێک کە ئێمە گرنگی بە مزگەوتەکانمان زیاتر بدرێ پیاوەکانمان ژنەکانمان کە دەچن بۆ نوێژی جەماعەت لەوێ یەکتر دەبین ئەگە دیار نابین هەواڵ یەکتر دەبەرسین دوای چەند ڕۆژێک ئەوانە لە ڕەوشتە بەرزەکانی ئیسلامن لە خوڵقە جوانەکانی ئیسلامن لەوێەوە پەیوەندیەکان بەهێز دەبن مەسەڵەن ئافرەتان کە دەچن بۆ جوم ئەو بۆ کۆڕێک ئەوانە هەموو هۆکارن کە شەوانە چەند منداڵێک چەند گەنجێک چەند لاوێک چەند بەڕێزێک قورئان دەخوێنن دوای تەواوبوونەکە لەوانێت بەیەکەوە دانیشن قسەیەکی خۆش لێوە خزماتی دروست دەبێت زەواج دروست دەبێت لەوێەوە بەها بەرزەکان دێنە پێشێ. ئاین ئیسلام سەرچاوەی بەختەوەری کۆمەلگایە سەرچاوەی ئەو مرۆڤانەیە کە دەبنە هۆی بەختەوەری هەموو لە ئیسلامە وەرماگرتووە بەڵام ناوچەکەی ئێمە بە حکومێک کە موسڵمانە و دابنەرچیان وایە دابنەرەکانیش وای کردووە کە ئەم پێکەوە کۆمەلگای و پێکەوە ژیانە ناوچەکە ئێمە پەیوەندەکانمان بەهێزتر بن. زۆر باشە مامۆستا ئەگەر بێت و ڕێزی نێوان گەورە و بچووک نەمێنێ کانی من بەداخۆ من ئەمە باسی کۆمەلگای کوردی یەکەم جاران ئەگەر گەنجێک لە نێو گوازەرەوەیەکی گوشتی پاسێک بواە گەر خانمێک یاوە خۆت پیاوێکی بە ساڵات و اختیارێک باتاتە ناو پاسەکە هێندە بە خێرای هەڵەسایەوە بۆی شوێنەکەی چۆڵکە ڕەنگە خۆی تووشی بەڵایە بکردایە بەڵام ئێستا مەر هەرخوا بزە هیچ هەڵناسنەوە گەنجەکان بە سلوبێکیش دانیشە ڕەنگە کورسەکەی تەنیشتیشیان و ئەولاتریشانی زعاچکەن سەماعەیەک لێگوێیان و ئەمانە کۆمەلگا چی لێ دێ ئەگەر بێت و ڕێزی گەورە و بچووک نەمێنێ کۆمەلگا داهاتوی بەرەو کێڕەوە ئەگەر ئێمە کۆمەڵێک شەرم هەیە بشکێ لە نێوان برا و برا باوک و کوڕ دایک و کچ خێزان و کۆمەلگا ئەمانە کۆتایەکەی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی چی لێ خوێنیتەوە؟ هەر کاتێک ڕێزگرتن نەما خەفەت زیاد دەبێت دابڕان زۆر دەبێت هەر کاتێک پێچەوانەکەشمان ئەنجامدا ڕێزی یەکترمان کرد من پێم وتی لە خێزانەوە لە دایک و باوکەوە تەمەن خێزان و کۆمەلگا سەرچاوەی هەموو وڵاتەکان هەموو دانیشتوان ئەم خێزانە کە لە ماڵەوە دایکەکە منداڵەکەی جوان پەروەردەکرد خاڵ و مام و کەسوکاری پێناسان ژن و مێرد کە ڕێزیان لە کەسوکاری یەکتر گرت نەک سوکاتی بە کەسوکاری تر کرد ژنەکە کە کەسوکاری مێردەکەی هات بەقەدەر کەسوکاری خۆی ڕێزی گرت پیاوەکە کە کەسوکاری ئافرەتەکەی خۆی سەردانی دەکات بەقەدەر کەسوکاری خۆی ڕێزی گرت پەیوەندیەکان بەهێز دەبن بەڵام بپێچەوانەوە کە وامان نەکرد لێکدابڕان دروست دەبێت و بەرەو ئەو فەوزا دەچین کە لە وڵاتان و لە شوێنان جیران ناناسێت ئەوانە کێشن بەڵام چۆن وا بکەین بۆ لە ئاین ئیسلام ئاماژە دەکات کە ڕێزی میوان بگرین چێ باوەڕی بەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم با ڕێزی میوان بگرێ با ڕێزی جیران بگرێ باشی و بەشی جیرانەکان هەر کاتێ ئێمە ئەوەمان گرنگ پێدا پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز دەبنەوە وەکو دوگمەیەک وایە بەدەست خۆمانە پەیوەندیەکان لە خێزانەوە بەهێزکەینەوە بەهێز دەبنەوە خێزانیش هەتاوەکو لێک دابڕێ و ڕێزی یەکتر نەگرن بەتایبەت ژن و پیاوەکان مناڵەکان هەر خەریکی یاریکردن بن هەر خەریکی ئایپات و ئەو جۆرە یاریانە بن ئەوانە لاوازە بن کات دەچی بۆ ماڵەکان پێویستە بزان بۆ سەدان دەچین ڕێزی یەکتر بگرن و سەدان یەکتر بکەن پەیوەندیەکان بەهێز دەبنەوە و ئەو کاتێک کە دادنشی لە ژووری میوانەکان ئەو هۆیەکانی ڕاگەیاندن دوورزانەی بڕوا کە ئێمە جارێک سەدانێکمان کرد بۆ گوندی بۆڵێ لەوێ شەبەکەی موبایل نەبوو خاوەن ماڵەکە کاک جەوەر قسەی زۆر جوانی کردی ئەمڕۆ چەند ئاسوودن کە لە خۆیەکانی پەیوەندیکردن دوورن
ئەو ڕۆژە سەرقاڵی دەمێت هەر تەمەشا دیمەنە جوانەکانمان کرد هەر تەمەشا ئەو خزمانەمان کرد و گفتوگۆی چاکمان کرد و تەمەشا دیمەنە جوانەکانی گوندی بۆڵێمان کرد کاکەجان ئێستا ئەو هۆیانەی ڕاگەاندن و پەیوەندیکردن کە دەچی بۆ سەیرانیش هەرم بالێکی بەگوێ و ئاگای لە سعری دۆلار و ئاگای لە سعری کەلوپەلەکانەتی بەڵام کە کەممان کردەوە یان بەکارمان نێنە بەتابەت ڕۆژانی جمعە تۆ بۆ سەیران دەچی چ پێویست دەکا لەوێشە خەریکم ئامادەبی وەرە سەیری ئەو دیمەنە جوانە بکە وەرە ئەو هەوا پاکە هەڵمژە لەوێش بە مێشت سلاحەت بکە بەڕاستی ئەو ئامێرانە ئەگەر زیاد لە پێویست بەکاربهێنرێ جگە لە نمانی بەها کۆمەڵایەتەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکان دەبێتە هۆی زۆربوونی کێشە تەندروستەکانیشمان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا خالید ڕەسوول توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆکانمان لە ڕانیە لەگەڵ مامبووی مامۆستا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت دەستەکانت خۆش بێت.